2 ساڵ تێدەپەڕێت بە سەر بەڕێوەبردننی ڕاپرسی لە هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم کە لە ئەنجامی ئەو هەنگاوە زیاتر لە 150 خاکی کوردستان لەلایەن یەکێتی و پارتیەوە لەدەستدرا. 2 ساڵ لەمەوبەر دوای دەرچوونی بڕیاری ڕاپرسی لەلایەن بەشێک لە حزبەکانی هەرێمی کوردستانەوە چەند هێزێکی سیاسی کوردی کات و هەلومەرجەکەیان بۆ پرۆسەیەکی وا گرنگ و چارە نووساز بە گونجاو نەزانی وڵاتانی ئەقلیمی و وڵاتانی نێودەوڵەتی هۆشداریاندا، بەڵام لیژنەی باڵای ڕیفراندۆم بێ گوێدانە ئەو هۆشداریانە پرۆسەکەی ئەنجامدا. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دەڵێت بۆ ناوچە جێ ناکۆکەکان پێویست بوو زەمینە سازی زیاتر بکرێت بە جۆرێک پێکهاتەکانی دیکە نەبنە دوژمنی پرۆسەکە. بەرپرسێکی یەکێتی ڕیفراندۆم لە ناوچە کێشە لەسەرەکان بەکارەسات بۆ دانیشتوانی کوردی ئەو ناوچانە دەزانێت. ئەوەی کە ئیشکال بوو لەم ڕیفراندۆمەیە ئەوە بوو کە ئێمە پێمان وا بوو کاتەکەی گونجاو نەبوو، ئەو کاتەش ئێمە بە فەرمی ڕامانگەیاند و بەردەوام قسەمان لەسەرێ کرد، بە تایبەتی بۆ کەرکووک و کەرکووکیەکان، بە تایبەتی بۆ شاری کەرکووک زەمینە سازیەکەی زۆر کەمتر بوو لەوەی لە هەرێمی کوردستان کرابوو. ئەو زەمینە سازی لە هەرێمی کوردستان کرابوو پێمان وا بوو کە زەمینە سازیەکە کەمە لە ڕووی نێودەوڵەتی، بەڵام ئەوەی کەرکووک ئێمە نەتەوەکانی تر بە تەواوەتی یعنی نیگەران بوون و بە تەواوەتی هاتبوونە سەرخەت و هۆشداری تەواویان ئەدا و حکوومەتی عێراقی نەیەشاردەوە. ئێمە پێمان وا بوو کە پێویستە زیاتر دراسی بکرێت، زیاتر چۆنەڵی خەم لەو بابەتە بخورێکەوە هەموو نەتەوەکانی تر لەگەڵمان بن. هەر پرۆسی ڕفراندۆم بۆ خۆی پرۆسەیەکە تایبەتە وەکو میکانیزم بەگەیشتن بە سربەخۆی یان بۆ هەر بابەتێکیکەی کە پێویست بێنە ناو خەڵکە ئەنجام برێت. ئەم بەداخەوە ئەم ڕێفراندۆمی کە لەگەلی کوردستان بە تایبەتی سەرکردایەتی کوردستان کە ئەنجامیدا لە 2017 کە 2 ساڵ پێشستا بوو، بەڕاستی کارەساتێکی گەورەی بۆ هەم بۆ کوردستان و هەموو منتقی جێناکۆکێنا. قسەکە لەسەر ڕفراندۆم خۆی نییە، قسەکە لەسەر کات و ساتی ئەنجامدانی ڕفراندۆمە، چونکە هەلومەرجی ئەنجامدانی ڕفراندۆم لەبار نەبوو لە کاتێکە ئێمە تەواوی دەوڵەتانی دۆستەکانمان بە تایبەتی ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و ئەوانی کە لە مەجلیسی ئەمن حوزوری گەوریان هەیە و بە دەوڵەت ئەقلیمیەکانیش کە هەنیشان نەیارن بە ئاشکرا ئامۆژگاریان کردین، وتیان ئێوە ئەم پرسە ئەنجامدن لەو جێگایانە بەڕاستی تووشی کارەساتی گەورا بن و ئێمە دۆستایەتیان ناکەین و هەموو شوێ دژایەتیان نەکەین و فعلا هەرواشیان کرد. بەڵام سەرکردایەتی سیاسی ئەمنە لە خۆی بایی بوو، ئەمنە مەسئولانە بڕیاریاندا خوێندنەوەیشی تەندروستیان بۆ واقعەکە نەکرد و ئەو بەدیلی ئەمریکاش کاتی خۆی تەقدیمی کرد بەڕاستی سەرکردایەتی سیاسی یا لیژنەی باڵای ڕیفراندۆم لە بەرچاوی نەگرت. لای خۆیەوە چاودێرێکی سیاسی پێی وایە دەکرا کورد پارێزگاری لەو دەستکەوتانە بکردایە کە لە بەرانجامی شەڕی داعش و گۆڕانکاریە سیاسی و سەربازیەکان هاتنە ئارا. ئەکرا دراسەیەکی ورتر لێکۆڵینەوەیکی ورتر بکرایە بۆ ئەو جۆرە بڕیارە، چونکە ئێمە زانین لە دەرئەنجامی ڕیفراندۆمە ئێمە کۆمەڵێک دەستکەوتمان لەدەستدا کە لەوانەیە بەدەیان ساڵی تر ئێمە پێی نەگەشتینایە. بە هاتنی داعش و بە سوودبینین لەو بارودۆخە ئیقلیمی و جیهانیی کە لە هاتنی داعش ڕوویدا، کورد توانی بەشێک لەو خاکەی کە بە خاکی جێناکۆکە زانێ ناو ئەبرێت دەستی پێ بگا و بتوانێت هێزی بۆ ببا، بەڵام ئێمە نەمانتوانی کارێک بکەین لەم ناوچانە بمێنینەوە. هاوڵاتیانی کوردستان لە ژێر ناوی پێکێنانی کیانی سیاسی سربەخۆی کوردستان ڕۆژی 25 ئەیلولی 2017 لە پرۆسەی ڕیفراندۆمدا دەنگیاندا، بەڵام لە ئەنجامی فشارە نێودەوڵەتی و ئەقلیمیەکانەوە شەوی 24 ئۆکتۆبەر واتە تەنها مانگێک دوای پرۆسەکە حکوومەتی هەرێم ئەنجامەکانی ڕیفراندۆمی سڕ کرد. ئێستاش دوای 2 ساڵ لە ڕیفراندۆم هێشتا لێککەوتە و دەرهاویشتەکانی لەسەر هەرێمی کوردستان بەگشتی و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە تایبەتی بەردەوامە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.